لایەنەکانی هەفتەی حوتەمی خولی نایەبی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای خۆی میوانداری سەنعەتکارەباییەی کرد. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە و لە یەکەم هێرش ناوبژوان لێدانێکی سزای بۆ تیپی میوان ئەژمار کرد. محەممەد عادل سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەین بۆ سەنعەتکارەباییە تۆمار کرد. زۆری نەخایەند عەبدولقادر ئەیوب گۆڵ یەکسانی بۆ لاوانی هەولێر تۆمار کردەوە. لانیوەی دووەم و لاخولەکی پەنجاویەک عەلی کاروان گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ لاوانی هەولێر زیاد کرد. لە کاتێکدا لاوانی هەولێر بە دوای گۆڵی سێم و یەک لاکەرەوەدا دەگەڕا سەنعەتکارەبایە لە خولەکی 67 لە ڕێگای ئەحمەد سەلام ئەنجامەکەی یەکسان کردەوە. لاوانی هەولێر بە تەواوی کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست. لە دوا خولەکەکان لە دوو دەرفەتی ئاسان خەریک بوو با گۆڵی سێم و سەرکەوتن بگات، بەڵام دەرفەتەکان لە دەستدرا. یاریەکە با دوو گۆڵ بۆ هەر لایەک و بە یەکسانی بە کۆتا هات. الحمد لله شكرا. احنا اليوم بقينا بالمركز الثاني وممكن عندنا اعتراض على فريق النجف نكون الاول. المباراة صعبة حقيقة لأنه أول يمكن تتفاجأ بشغلة، احنا أول مباراة نلعبها على ملعب ثيل، اثنين الأجواء ممكن اختلفت علينا لأنه ليل وملاعبين شباب تعرف أكثرهم شباب وملاعبين، بس نقطة في ملعب أربيل، أربيل فريق محترم يقوده مدرب خبير، أعتبرها إيجابية لنا. عندنا مباراة القادمة مع الميناء ممكن إن شاء الله تكون الصدارة لنا بالمباراة القادمة إن شاء الله. والله السبب الرئيسي ما أورو دبا لنا ملعب خمان أما ببینه بازو توپانه سبب رئیسی من اوه 5 لایر زمان بس كتب له شباب منتخب العراق لوين در التمرين زوري يعني كده دو رجل سيقوا كردو هر دوني هاتينو كهاتينو يعني لقر لو رئيس زور ما دينه هو السبب يكا ونا ملعبش ديار ويا رزانا كان بيان ديار ما دينوش زور يعني بقنا وانا ملعب خمان فرصه من دزنا داتا الحمد لله. بەمەنجامە لاوانی یانەی سەنعەتکارەباییە با 13 خاڵ لە خانەی دووەم مایەوە و لاوانی هەولێریش باشترین دەرفەتی وەرگرتنی پلەی دووەم و ئاسانکردنی ڕێگاکەی بۆ گەیشتن بە قۆناغی کۆتایی لەدەستدا بە 12 خاڵ لە خانەی چوارەم دێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.